ئەوە بۆ چەند ساڵێک دەچێت لە تورکیا قەیرانێکی گەورەی ئابووری هەیە بە شێوەیە کە نرخی لیرەی تورکی بە شێوەیەکی بەرچاو دابەزیوە. ئەم قەیرانە ئێستا کەوتۆتە ئەو قۆناغەی کە کۆرۆنا تیایدا بڵاوبۆتەوە لە وڵاتەدا. کۆرۆنا بێجگە لە زیانە تەندروستیەکانی زیانێکی گەورەی ئابووریشی هەیە. بەبێ هیچ چەندوچوونێک ئابووری تورکیا لە ڕەوشێکی ئاڵۆزایە. هەرچەندە ئەردۆغان زۆربەی ئەم شکستە ئابووریانە لە ئەستۆی ئەمریکا دەنێت، بەڵام گرنگە ئەومان لە بەرچاو بێت کە چەندان مانگ پێش سادبوونەوەی پەیوەندیەکان لەگەڵ ئەمریکاشدا باری ئابووری تورکیا تێکچوو بوو. تەنانەت ئەردۆغان وادەی هەڵبژاردنەکانی 2019 گۆڕی چونکە دەیزانی ڕەوشی ئابووری کاریگەری بەرچاوی دەبێت بەسەر هەڵبژاردنەکانەوە. دابەزینی نرخی لیرەی تورکی وهای کردووە دانەوەی قەرزەکانی لەسەر تورکیان ئاسان نەبێت. کێشەیەکی تریش ئەوەیە دەبوایە ئەردۆغان سیاسەتێکی تۆکمەی ئابووری هەبوایە لەسەر ئەو بنچینەی کەمبوونەوەی نرخی سوود گرنگە بۆ کەمکردنەوەی ڕێژەی گرانی. تورکیا هەر تەنها قەیرانی ئابووری نییە کە تیایدا هەیە، بەڵکو قەیرانی دیموکراسیش لەو وڵاتەدا گەیشتۆتە ترۆپچی. بە دڵنیایەوە نیگەرانیەکی بەرفراوانیش هەیە سەبارەت بە پاشەکشەکردنی دیموکراسی لە تورکیادا، سەبارەت بە پێشێلکردنی سەروەری یاسا بەرتەسکردنەوەی زەمینەی کارکردنی لایەنە ئۆپۆزیسیۆنەکان. تورکیا بە پلەی یەکەم دێت لە جیهاندا بۆ زیندانیکردنی ڕۆژنامەوانان. ئەمە جێی نیگەرانیەکی زۆرن چونکە دیموکراسی لە تورکیا بەلای ئێمەوە گرنگە، هەرچەندە بەداخەوە ئەم بەڕێوەبەرایەتی ئێستامان بایەخێکی ئەوتۆ نادات بە دیموکراسی و سەروەری یاسا لە وڵاتاندا. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنتۆن. ئازیزانم، لە بەرنامەی ئەمڕۆی چاوی واشنتۆندا تەوەری سیاسەتی ناوخۆیی و هەروەها سیاسەتی دەرەوەیی تورکیا تاوتوێ دەکەین لەگەڵ میوانی بەرنامە دکتۆر جەبار قادر، پسپۆڕی کاروباری تورکیا. دکتۆر جەبار، سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیەدا. یەکەم پرسیاریشم ئەوەیە، بۆ خۆت دەزانی ینی ئەمە شتێکی نوێ نییە لە تورکیادا کە دەگوترێ قەیرانی ئابووری هەیە، کۆرۆناش ئەوەندەی تر زیانی لە ئابووری تورکیاداوە. اینجا پرسیارەکە لەوەدایە جیاوازیەکە لە چییە دەبینرێ ئێستا بە تایبەتی لە قۆناغی کۆرۆنادا؟ بڵێ، هەم کاتتان باش. هەڵبەتە قەیرانی کۆرۆنا وەکو دەزانن لە هەموو دنیاە گێژاوەیەکی زۆری دروست کردووەوە، کێشەی ئابووری بۆ زۆربەی وڵاتانی دنیا دروست کردووە. ئەوەی پەیوەندی بە تورکیاوە هەیە ئەوەیە کە تورکیا بۆ خۆی پێش ئەوەی کە قەیرانەکە دەست پێ بکە لە قەیرانێکی ئابووریدا بوو، لە پێشەوەی ئەمەی کۆرۆنە دەست پێ بکە لە قەیرانێکی ئابووریدا بوو و لە هەوڵی ئەوەدا بوو هەندێک بێتە سەرخۆی، بەڵام ئەم قەیرانە کە هات زیاتر کێشەکانی بۆی قوڵ کردەوە. لەلایەکەوە کێشەی لیرەی تورکیا، ڕێژەی بێکاری ئێستا لە دەوری 13 بەرەو 7% دەچێ. 31 ملیار دۆلاری کەرتی گەشت و گوزار لە ساڵی پاردا ئەم ساڵ لەوە دەچێت کە شتێکی زۆر کەم ئەگەر ئەو کەرتە هەتا کۆتایی ساڵ یا هیچ نەبێ هەتا کۆتایی هاوین جارێکی تر گەشە بکاتە، دەست پێ بکاتەوە، نەگەشە بکاتەوە. ئەوە شتێکی زۆر کەم. لەبەرەوە تورکیا ئێستا لە هەوڵی ئەوەدایە بۆ نمونە لەگەڵ قەتەرا ڕێکەوتنێکی کردووە بۆ ئەوەی بتوانێت پارە بگۆڕێتەوە، واتە دۆلار بێنێ بۆ تورکیا. جاران بایی 5 ملیار دۆلار بۆ ئێستا بەرزیان کردوێتەوە بۆ 15 ملیار دۆلار. لەلایەکی ترەوە تورکیا هەوڵی ئەوە ئەدا کە ئەردۆغان زۆر دژی بوو لە هەموو ئەو ساڵانەی کە لەسەر دەسەڵات بۆ دژی ئەوە قسەی کردووە کە جارێکی تر پەنا ببرێتەوە بۆ سندوقی دراوی نێودەوڵەتی کە تورکیا لە مێژووی نوێیدا 19 جار پەنای بۆ ئەوە بردووە. کەواتە کێشە ئابووریەکە بۆ تورکیا کێشەیەکی زۆر گەورەیە و هەرچەند ئەردۆغان هەوڵیدا ئەم مەسەلەی کرۆنش بکات بە مەسەلەیەکی سیاسی لە تەک مەسەلە
تەندروستیەکەیە بەڵام ئێستا ڕوبەڕووی ڕخنەی زۆر دەبێتەوە و ئەو لایەنانەی کە دەیانەوێ مەسەلەکە بۆ خۆیان بخۆزنەوە ئەوانیش زۆر بوونە لە بەرامبەر. دکتۆر ئێمە پێشتر وها لەسەر ئەردۆگان بیستراوە بە تایبەتی لە ناو تورکیاوە کە وەکو فریاد ڕستێک بۆ ئابووری تورکیاوە توانیوێتی بە تایبەتی لە سەرەتاکانی ساڵانی 2000ەکاندا تورکیا لە قەیرانی ئابووری ڕزگار بکە. بۆ ئێستا پرۆژەیەکی ئەوەندە تۆکمەی بەدەستەوەیە کە بتوانێت تورکیا دەرباز بکە لەم قەیرانەی تێکەوتووە؟ خۆی وەکو جەنابژت دەڵێ ئەوە یەکێ لەو خاڵانە بوو کە هەمیشە شانازی پێوە دەکرد، هەر ئەو پارتەکەشی شانازیان پێوە دەکرد بۆ دەستکەوتە ئابووریانەی کە بە تایبەتی لە ساڵانی دەستپێکی دەسەڵاتیانە بەدەستیان هێنا. بەڵام ئێستا ئەو خاڵە بەهێزە و ئەو کارتە بەهێزە ئێستا بۆ بە خاڵی لاوازی ئەردۆگان، چونکو ئەو سیاسەتانەی کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە تایبەتی لە دوای 2014 و 2015ەوە جێبەجێ دەکات توانیوێتی بوونەتە هۆی ئەوەی کێشەی زۆر گەورەی بۆ دروستکە لە ناو پارتەکەی خۆیان خەڵکی لێ تەرەکیوەتەوە دوو سەرکردەی سەرەکی وەکو دەڵێ جیابوونەتەوە پارتی سیاسی نوێیان دروست کردووە. لەلایەکی ترەوە پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانە کە جاران دروشمەکە ئەوە بوو سفر کێشە لەگەڵ وڵاتانی دەراوسەیە، ئێستا بووە بە سفر دۆستایەتی لەگەڵ وڵاتانی دەراوسەیە. ئەو هەموو پلانە ئەو هەموو پارە خەرجکردنە لە شەڕی سووریایە و ئێستا تێوەگلاوە لە شەڕی لیبیاشە. ئەمانە هەموویان بوونە بە بارێکی گران بەسەر ئابووری تورکیاوە. ئەمەی کۆرۆنای کە بەسەرا تورکیا یەکێک لە بوارە گرنگەکانی هەناردەکردنە بۆ وڵاتانی دەرەوە کە ئەم بارە هاتەکایەوە ئەو ڕێگەیەش تا ئاستێکی زۆر لە زۆر لاوە گیراوە. لەبەرەوە ئەمانە هەموویان بەسەریەکەوە سەرباری قەیرانە سیاسەکەی کە ماوەیە کە دەستی پێکردووە ئەمانە هەموو بوونە بە کێشەی گەورە ڕوبەڕووی دەسەڵاتی ئۆردۆگان دەبنەوە و ئێستا هەوڵەدەن وەکو دەڵێ دەرچەیەکی بۆ بدۆزنەوە، چونکە دەزانن ئێستا باس لە مەسەلەن هەڵبژاردننی پێشوەخت دەکرێت. جا ئێستا باخچەلی بیری بۆ ئەردۆگان کردووەتەوە کە هەوڵ بدەن لە پەیڕەوی نێوخۆی پەرلەمانە گۆڕانکاریەکی وا بکەن ئیتر ئەندامانی پارتێک نەتوانن بگۆزنەوە بۆ پارتێکی تر. ئەوەی لای ئێمە سەنگەرگواستن لە تورکیا لە پارتێکەوە یعنی وەکو لایەنێکی تر بچێتە لایەنێکی تر. وێڕای ئەم قەیرانە ئابووریانی کە لە تورکیادا هەن ئەلبەتە قەیرانی دیموکراسیش هەیە. راپۆرتە نێونەتەوەیەکان ئاماژە بە پاشەکشەیەکی ئەجگار گەورە دەکەن لە دیموکراسی لە تورکیادا. بەڕای جەنابەت ڕنگدانەوەی ئەم کێشە ئابووریانەیە وای کردووە کە پاشەکشە لە دیموکراسیدا بێ یاخو ئەمە بەرنامە ڕێژیەکی لایەنی دەسەڵاتە لایەنی فەرمانڕەوە پارتی داد و گەشەپێدانە لە تورکیادا؟ خۆی ئەوەی ئەگەر سەیر پرۆسەی پەیدابوونی یا دروستبوونی پارتی داد و گەشەپێدان و گەیشتنی بەدەسەڵات و پرۆگرامەکانی لە دەستپێگە بۆ خزمەتی خەڵکو و بۆ ئەوەی کە نمونەیەکی جیاواز لە سیاسیە کلاسیەکەەکانی تورکیا پیشاندن کە غەرق بوون لە گەندەڵیاوە هەمویان نەیان دەتوانێت هیچ حزبێک بە تەنیا و تەنانەت بە دوو حیزبشەوە نەیان دەتوانێت حکوومەت دروستکەن. بۆیە کۆمەڵێ حزبی زۆر ناکۆک پێکەوە حکوومەتیان دروستەکرد نەیان دەتوانێت هیچ هەنگاوێ بن، چونکە حزبێکیان هەنگاوی دەنا ئەوی تری ڕێگر دەبوو. ئەمە وای کرد لەو کاتەدا کە پارتی داد و گەشەپێدان هاتەکایەوە ئەوتیان ئێمە هاتووینە ئەم بۆشایە سیاسیە پڕ بکەینەوە و ئەو بۆشایە سیاسیان پڕ کردەوە و لە پەیوەندیەکانیان لەگەڵ وڵاتانی دەرەوە دەزانی بۆ ئەوروپا و بۆ ڕۆژئاوا خۆیان وای پیشاندا کە هێزێکی ئیسلامی میانڕەوی دیموکراتی بڵێن لە ئاستی سیاسیەوە لە ئاستی ئابووریە باوەڕیان بە لیبرالیزم هەیە و دانیان بەوەدا جیاوازیان لەگەڵ
پارتی ئیسلامی سیاسی پێشووتردا ئەوە بوو کە ئەماندانیان بە سیستەمی علمانیەتان واتە ئەو لایەنانەی کە مەترسیان هەبوو لە گەیشتنی پارتێکی ئیسلامی بەدەسەڵات ئەو لایەنانە وەکو دەڵێ نەختێک هەڵوێستەکانیان خاو بووەوە ئەمان کە دەسەڵاتیان گردە دەست ئەو کاتە کەوتنە گیان نەیارەکانیان یەکەمین شت هەوڵیاندا بڵێن سوپا وەکو هێزێکی نەیاری بەهێزی دەسەڵاتی ئیسلامی سیاسی لە تورکیا سوپایان کۆنتڕۆڵ کرد دەستگاکانی ئەمن و هەواڵگریان کۆنتڕۆڵ کرد ئەو تا کەوتنە گیان هاوپەیمانەکەی پێشوویان کە گولەنیەکان بوون کە توانی بوویان لە هەموو جومگەکانی دەسەڵاتە جێگەی خۆیان بکەنەوە و زەمینەیان ساز کردبوو بۆ ئەوەی حزبێکی ئیسلامی بەڕواڵەت ئیسلامی نییە بەڵام لە ناوەڕۆکە ئیسلامی ئەو کات بڵێ لەو کاتەدا تەنانەت مەسەلەن پارتەکەی ئەردۆگان لە هەموو حیزبە ئەلمانیەکان زیاتر نزیک بووە لە یەکێتی ئەوروپا ئەو هەنگاوانەی نران بۆ ئەوەی گفتوگۆ و توێژ لەگەڵ یەکێتی ئەوروپای بکرا هیچ حزبێکی پێش ئەم حزبە نەیکرد بوو بەڵام هەموو ئەمانە کاتی بوون هەتاوەکو دەسەڵاتی تەواویان گرتە دەستوە هەتاوەکو هەموو ئەوانەی کە مەترسیان دروست دەکرد لەسەر ئەم دەسەڵاتە هەموویانان وەلاوەنا بێهێزیان کردن ئەو کاتە ڕووی ڕاستەقینەی خۆیان بەدارخست کە دەیانەوێت سیستێمێکی ئۆتۆکراتی سیستێمێکی بە جەوهەر و بە ڕووکەشیش ئاینی دامەزرێنن و سەرۆکایەتی برایانی موسڵمان لە هەموو جیهانی ئیسلامیە بگرێتە دەست و لێرەدا خەون و خولیای گێڕانەوەی وەکو دەڵێ شکۆکانی دەوڵەتی عوسمانی و ئەمانە هاتەوە کایەوە لێرەوە کێشە گەورەکانی ئەردۆگان دروست بوو لەگەڵ هەموو لایەکە تێکیدا باشە دکتۆر دەوڵەت باخشەلی وەکو مەهاپە لەسەر چ بنچینەیەک دێ ئەم هاوپەیمانێتیە لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆگاندا دەکا چ دەستکەوتێکی سیاسی تیادایە بۆ مەهاپە بۆ مەهاپە دەستکەوتی سیاسی تێدایە دەزانی وەکو هەموو حیزبەکانی تر لە حیزبەکەی ئەویشە دابەشبوون و لێکترازان دروست بوو لەلایەکەوە لەلایەکی ترەوە ئەگەر هاوکاری و پشتگیری ئەردۆگان نەبووایە بەڕاستی ئەم جارە یعنی ئەگەری ئەوە هەبوو کە پارتەکەی باخچەلی مەهاپە نەگا بە پەرلەمان و بۆ ئەوە توانیان بەرەیەک دروست بکەن جاران لە تورکیا زیاتر حزبەکان بە تەنیا دەیان کرد بەڵام ئێستا بەرە دروستەکەن بوو بە دوو بەرەیەکیان ئەو بەرەیە بوو کە ئەردۆگان و باخچەلی تێدا بوو بەرەکەی تریشیان ئەوە بوو پارتی کۆماری پارتی گەلی کۆماری و هەدەپە و کۆمەڵێ لەو پارتەکانی تر لەبەر ئەوە ئەو هاوپەیمانیە مەهاپەی ڕزگار کرد تا ئەندازەیەکی زۆر لەوەی کە بکەوێتە دەرەوەی پەرلەمان و بتوانێت کاریگەری واشی هەبێ حزبەکەی ئەردۆگان خۆی و حزبەکەشی خۆیان بە خەڵکێکی بڵێن ئیسلامی دژ لە یعنی دوور لە ئەو ناسیۆنالیزمە توندڕەوە تورکیەدا دەنا بەڵام لە ژێر کاریگەری حزبەکەی باخچەلیە ئێستا حزبەکەی ئەردۆگان حزبێکی ناسیۆنالیستی زۆر توندڕەوی لێ دەرچووە و بە ئیسلامیەکی درۆ دای دەپۆشێ ئەگینا لە ڕاستیدا جیاوازیەکی ئەو تۆی لەگەڵ پارتەکەی لەگەڵ مەهاپەیان نەماوە لە باری توندڕەوی ناسیۆنالیزمیەوە تەواوی ئەم کێشە و ناکۆچی سیاسیانە لە ناو کۆمەڵگەی تورکیادا چۆن ڕەنگی داوەتەوە کۆمەڵگەی تورکیا چەندێ دابەش بووە بەسەر ئەم بەرانە ئەم بەرە ناکۆکانەی کە لە ناو تورکیادا هەن زۆر بە کورتی تکایە بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ لایەنگرانی بەرەکانی دژی یان نەیارانی ئەردۆگان زیاتر دەبن بەڵام دەبێ ئەوەش بزانین کە هێزێکی محافەزەکار لە تورکایە و هێزێکی زۆر گەورەیە بە تایبەتی ئەوانەی لە ناوەوەی ئەنەدۆڵ دەژێن و تاوەکو ئێسش ڕاپرسیەکان باس لەوە دەکەن کە نزیکەی 32%
خەڵکەکە ئێسش ئەگەر هەڵبژاردن ببێت دەنگەدەن بە ئەردۆگان بەڵام ئێستا کارەکە گەیشتووە بەوەی کە بە خۆی و هاوپەیمانەکەیەوە ناتوانن 50% بەدەست بێنن واتە ناتوانن بە تەنیا حکوومەتی دروستکەن و ئەمە پێشکەوتنێکی گەورەیە لە باری سیاسی تورکایە و لایەنەکان جەنابەت دەزانی لە تورکیا دەڵێن ئەوەی لە ئەستەمبول بیباتەوە تورکیا دەباتەوە و ئێستا ئەردۆگان لە ئەستەمبول و لە ئەزمر و لە ئەنقەرە لە سێ شاری هەرە گەورەی تورکیا ئەو دەسەڵاتەی لەدەست داوە و ئەو جەماوەریەی خۆی لەدەست داوە و لایەنی نەیاری کە بە تایبەتی جەهەپە و ئەو لایەنانەی کە پشتگیری لێ دەکەن هەوڵەدەن ئەم سەرکەوتنە تەوزیف بکەن بۆ ئەوەی بتوانن دەستکەوتی زیاتر بەدەست بێنن وا بکەن کە خەڵکێکی زۆر هەرچەندە حکوومەت زۆر وەکو دەڵێت تەگەرەیان دەخاتە پێش هەوڵەدا تەنانەت ینی ئەگەر بۆی بکرێ هەندێکیان قەدەغەیان لێ بکەوە بتوانێ وەکو ئەوەی لە کوردستان دەیکا قەیوم دەخاتە سەر شارەکان لە جێگەی سەرۆک شارەوانی هەڵبژێراوەکان هەوڵەدا لە هەندێک جێگەش کە نەیارانی ئاکەپە توانیویانە هەڵبژاردنەکان بباتەوە پەنا بباتە بەر هەمان هەنگاو. بەڵێ دکتۆر من دەگەڕێمەوە بۆلات ئەلبەتە تا ئێستا باسمان لە بڕێک لە کێشە و قەیرانە ناوخۆیەکانی تورکیا دەکرد. تورکیا لەسەر ئەستی دەرەوەیش کۆمەڵی کێشە و گرفتی هەیە بەهۆی ئەو سیاسەتە دەرەوەیانەی کە ڕەجەب تەیب ئەردۆغان یاخۆ پارتی داد و گەشەپێدانی تورکیا گرتوویەتیە بەر یەکێ لە سەرنجڕاکێشترین کێشەکانی کە تورکیا هەیەی لەگەڵ ئەمریکادایە. پێم وایە ئەم بەڕێوەبەرایەتیە هەوڵێکی زۆریدا بۆ ڕەوانەوەی نیگەرانیەکانی تورکیا ئەو کاتەش کە تێلەرسن وەزیری دەرەوە بوو سەردانی تورکیای کرد و لەگەڵ ئۆردۆغاندا ڕێککەوتن لەسەر پێکێنانی چەند تیمێکی کارکردن بۆ سەر و سەوداکردن لەگەڵ دۆسەی سووریا و دۆسەی ڕێکخراوەکەی گولەن و چەند دۆسەیەکی تری جێی نیگەرانی هاوبەشن. بەڵام لە ئەمریکاش ئەو هەستە دروست بوو کە تورکیا گوێ بە نیگەرانیەکانی ئەمریکا نادات هەر بۆیە دەبینیت شیانی سەپاندنی سزا بەسەر تورکیادا ئەگەرێکی کراوەیە. ئەلبەتە لێرەدا وەکو شیکەرەوە ئاماژەی پێدەکەن ئەو نیگەرانیانە دووسەرەیە واتە هەم لەلایەنی ئەمریکاشەوە نیگەرانیە بەرامبەر بە تورکیا بە هەمان شێوە تورکەکانیش نیگەرانیان بەرامبەر بە هەڵوێستەکانی ئەمریکا هەیە. پێم وایە لەم 2 ساڵی ڕابردوودا کێشەی قورستور و زیاتریشمان بینی لە نێوان ئەمریکا و تورکیادا. ئانکەرە نیگەرانی هەبووە بەرامبەر بە ئەمریکا کە دۆسەی ئاسایشی تورکیای بەڕژدی وەرنەگرتووە لە پەیوەندیەکانی بە یەکینەکانی پاراستنی گەل یەپەگە لە سووریادا. ئەمریکاش گومانی هەیە لەوەی تورکیا هێشتا هاوپەیمانێکی متمانە پێکراو بێت و نیگەرانیشی هەیە لە کڕینی سیستەمی موشەکی بەرگری لە رووسیا و بە هەمان شێوەش لە پاشەکشەی دیموکراسی لە تورکیادا. ئەمانە بێ لە دۆسیەکانی تری کە پەیوەندیان بە شەڕی ناوخۆی سووریا و بە کڕینی نەوتی ئێرانەوە هەیە. دکتۆر دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت بەڕای تۆ ئەمریکا دەتوانێت بەشدار بێت لە هێورکردنەوەی ئەو قەیرانە ناوخۆیانەی کە لە تورکیادا هەن هەر هیچ نەبێ ئەگەر بۆ ماوەیەکی کاتیش بێ هێوری بکاتەوە؟ پێم وایە زەحمەت دەبێت چونکە لە تورکیا هەستێکی دژە ئەمریکا و دژە ئەوروپا لەم چەند ساڵەیە بەهۆی ئەو گوتارە توندانەی ئەردۆگان و لایەنگرانەوە هاتووەتە کایەوە و بۆ تورکیا بە تایبەتی بۆ دەسەڵاتداران ئەو هەوڵانەی ئەمریکا و ئێستا فەرەنساشی هاتووەتە سەر لەگەڵ بۆ نزیککردنەوەی کوردەکانی سووریا لە یەک مەبەستمان پێدە و ئەنەکەسەیە ئەمە مەترسیە تورکیا بە مەترسیەکی زۆر گەورەی دادنێ ئەمریکا هەڵبەتە دەیەوێت تورکیا بەوە قایل بکە کە ئەو دەیەوێت ئەنەکەسەش بخاتە ئەو چوارچێوەیەوە بۆ ئەوەی ئەو لایەنەی کە تورکیا لێی نیگەرانە و بە تیرۆریستی دادەناوچی و ئەوانە ئەوە لە ناو ئەو بڵین ڕێکخراوە کوردیا یا ئەو دامەزراوە کوردیایی کە دێتەکایەوە و بتوانێت نوێنەرایەتی کورد بکە ئەمە بە شێوەیەک لە شێوەکان هەوڵ بدە تورکیا هەندێک سارد بکاتەوە بەڵام بەوەی کە ئەمریکا بتوانێت
هاوکاری تورکیا بکە بەوەی کە تورکیا لەو قەیرانە گەورەیە دەرچێ پێم وایە کارێکی ئاسان نییە بە تایبەتی ئەم سیاسەتەی ئێستای دەرەوەی ئەمریکا و پێم وایە ئەم خاڵەی کە ئێستا لە ڕۆژاوای کوردستان بەڕێوە دەچێەوە ئەو هەوڵانەی کە ئەمریکا و فەرەنسا ئەمریکا بە تایبەتی و فەرەنسایش لەم دوایەدا هاتووەتەکایەوە ئەمە ڕەنگ بێ ڕۆڵێکی گەورە ببێنێ لەوەی کە پەیوەندیەکان لەگەڵ تورکیا بەرەو کوێ دەڕۆن. زۆرێک لە میدیای عەرەبی لە ئێستا ئاماژە بەواکەن کە عەرەبستانی سعودیە هەوڵێکی هەیە بۆ پێکێنانی وەکو دەڵێ سوپایەکی کوردی لە ڕۆژاوای کوردستاندا. ئەمە چەند پەیوەندی هەیە بە هەم بە ئەمریکاوە لەلایەک و هەم بە ئەو پەیوەندیانەی ڕیاض و ئەنکەرەوە لەلایەکی تر؟ من پێم وایە ئەوە پرۆژەی سعودیە نیە، عەرەبستانی سعودی نیە، ئەوە پرۆژەی ئەمریکا بە سعودیە پارەکەیە بێ بدا. یعنی ئەمە مەسەلەکە بەو شێوەیە، یعنی بە تایبەتی تورکیا ئەو پەیوەندیە توندانەی لەگەڵ قەتەرا و نەیاریکردنی عەرەبستانی سعودیە و مصر و ئیمارات و ئەوانە ئەوانیش دەیانەوێ کارتێکیان هەبێ. ئەمریکا ئێستا دەڵێ من ئەم کارتە حازرم هەیە، چونکە پێشتریش ئەمریکەکان باسی ئەوەیان کردبوو کە ئەوان دەیانەوێ هێزێکی ڕێکخراو لەوێ دروست بکەن و ئامادەی بکەن و ئەمە پەیوەندیەکی زۆری هەیە بە هەبوونی ئەمریکاوە لە سووریا لە بەرامبەر هەبوونی رووسیا، لە بەرامبەر هەبوونی تورکیا، لە بەرامبەر هەموو ئەو ئەکتەرانەی کە لەوێدایە یاری دەکەن لەسەر گۆڕەپانی سووریا و پەیوەندەکانی ئەمریکا ئەڵبەتە بە محۆری ئیسرائیل و ئەوەکانی ترەوە. لێرەدا عەرەبستانی سعودی یعنی پێم وایە داوای لێکراوە و ئەمریکا داوای لێ کردووە کە ئەو خەرجی ئەو کارە بگرێتە ئەستۆی خۆی، چونکە ئەمە سیاسەتێکی ڕاگەیەندراوی ترامپە لە زۆر جێگایە کە ئەو هەروە بە بەلاش ناپارێزێ و ئەو دەزانێت دروستکردنی هێزێک لەوێ بەو شێوەیە کە بتوانێت ڕێگە لە فراوانخوازیەکانی تورکیا بگرێ. ئەوە هێزێکە لە بەرژەوەندی عەرەبستانی سعودی، ئوردون، چوزانم عێراق، هەموو ئەو ناوچەیە دەبێت. دکتۆر رووسیا لەکوێی ئەم هاوکێشانەدایە؟ بۆ خۆ دەزانی لە سووریادا ئەگەر هیچ جیاوازیەکیش لە نێوان ڕووسەکان و تورکەکاندا نەبێ، بەڵام لەسەر ئەگەر و نەگەری مانەوەی بەشار ئەسەد جیاوازی هەیە لە نێوانیاندا. لە لیبیادا هەر بە ئاشکرایی ئەم جیاوازیە دیارە لە کاتێکا تورکیا پشتیوانی لە حکوومەتی تەرابولس دەکات و ڕووسەکانیش پشتیوانی لەلایەنی حەفتەر دەکەن. تورکیا بە چیەوە دەتوانێت هاوسەنگیەک بپارێزێ هەم لە نێوان ئەمریکا و هەم لە نێوان ڕووسیاشدا؟ پێم وایە ئەوەش زۆر زەحمەتە، بەڵام ئێستا وای لێ هاتووە لەگەڵ رووسیایە جۆرێک لەو ئاساییکردنەوەی یان هێورکردنەوەی کێشەکان بە تایبەتی لە ئیدلیب ئەلەوێدا نزیکبوونەوە هەیە لە نێوان تورکیا و رووسیاوە توانویانە لەسەر میکانیزمێک ڕێککەون کە ڕنگ بێ بە بۆنەی ئەم کۆرۆنایەشەوە وای کردبێ کە ئێستا ئەو بەرەیە هێمنە و زۆر خەڵک چاوەڕوانی ئەوە دەکات کە هەر ئەم قەیرانی کۆرۆنایە بڕەوێتەوە جارێکی تر ئەو بەرەیە گەرم ببێتەوە. و ئێستا ڕووسەکان ئەوانیش لە میدیای رووسیا چەند جارێک باس لەوە کراوە وەکو جۆرێک لە ڕخنا لە ئەسەد دەگیرێ بەوەی کە کەسێکی لاوازە و ناتوانێت ئیتر وڵاتەکە بەڕێوە بەرێواتە ئەوانیش شتێکی وا پیشان دەدەن کە ئامادەن گۆڕانکاریەک لە ناو سیستێمی دەسەڵات بکەن لە سووریا، بەڵام نەک بەو شێوەی هەڵبەتە تورکیا و لایەنگرانی لە ئەو هێزە ئیسلامیانەی ئیسلامیە توندڕەوانە و ئیخوان مسلمین و ئەوانە دەیبینن. بەڵام رووسیا دەیەوێت هەر لە نێو سیستێمەکە خۆیان ڕەنگ بێ هەندێک فیگوری تر بێنێتەکایەوە. بەڵام لە لیبیا ڕوبەڕووبوونەوەکە زۆر ئاشکراترە و ئێستا بەشێک لەو سکانداڵانەی تورکیا بە دنیا ئاشکرا دەبێت کە
کە نەک تەنها کرێگرتە و چەک هەڵگری کرێگرتە لە سووریەکان دەنێرێ بۆ لیبیا بەڵکو کەوتوتە ئەوەی کە خەڵک لە تەمەنی زۆر منداڵیشە خەڵک وەکو دەڵێ بنێرێ بۆ شەڕکردن لە لیبیا کە ئەمە کێشەیەکی گەورەیەوە هەندێک نوێنەرانی دەستگا نێودەوڵەتیەکان بە ئاشکرا باس لەمە دەکەن لەبەرەوە کێشەی جارێکی تر لەگەڵ قوبرس و یۆنانە جارێکی تر ناو بەناو دێتەوە کایەوە باسی لێوە دەکرێت واتە کێشەکان چی لەسەر ئاستی نێوخۆچی لەسەر ئاستی پەیوەندی نێودەوڵەتەکان کێشەکان زۆرن و پێم وانە ئەردۆگان بتوانێت هەمویان بە یەک پاکێجێک چارەسەر بکە و ئەمریکاش ناتوانێت زۆر هاوکاری بێ باوەڕش ناکەم بێوێ زۆر هاوکاری بێ چکە تورکیا لە ماوەی ئەم ساڵانەی ڕابردووە کێشەی زۆری بۆ استراتیژیەکان و بەرژەوەندەکانی ئەمریکا دروست کرد نابێ ئەوەمان لەبیر بچێت. باشە دکتۆر لەو ناوچەی جیهاندا چ وڵاتێکە دۆستی تورکیا بێ؟ ینی دۆست کۆمەڵی وڵات هەیە بەرژەوەندیان لەگەڵ تورکیاە بۆ نمونە ئەمڕۆ قەتەر بەرژەوەندی لەگەڵ تورکیا پارەیەکی زۆری وەکو بەرهێنان لە تورکیا ئەوە کردووە ئامادەیە خستووەتە گەڕ ئامادەیە وەکو دەڵێ ینی دراوی گرانبەهای بۆ دابین بکە. رووسیا لە هەندێک بواردا کە تورکیا بڵێن چەکی لێ دەکڕێەوە ئەوەی غاز بەسەر تورکیا دەدەڕا لێرەدا کۆمەڵێ بەرژەوەندی کۆی کردوونەتەوە لەگەڵ ئێرانە تورکیا کۆمەڵێ بەرژەوەندی هەیە هەوڵەدا ئەو ئابلۆقەیەی لەسەر ئێران هەیە ئەو بۆ خۆی بەکاری بێنێەوە تورکیا ئەزمموی زۆری هەیە لەم بارەیەوە چۆن خۆی دەدەزێتەوە لەو ئابلۆقەدانانە واتە ئەمانە عێراق تا ئەندازەیەکی زۆر بازارەکەی پێویستی بە تورکیا و ئێستا لەگەڵ پڕکردنی بەنداوی ئەلیسۆیە مەسلەیەکی تر دێتەکایەوە ئەویش مەسلەی ئاوە کە تورکیا دەتوانێت بە یەکجار سووریا و عێراق وشک بکە ینی بێ ئاویان بکە ئەگەر بیاوێ ئەو کارتی ئاوا لە دژیان بەکاربێنێ واتە کێشەی لەگەڵ کۆمەڵێ زۆر وڵاتە هەیە بەڵام لەگەڵ هەندێک وڵاتانی ترا هێشتا کۆمەڵێ بەرژەوەندی کۆیان دەکاتەوە لەگەڵ ئەو سێ چوار دەوڵەتەیە ئەگەر پەیوەندیەکانیشیان باش نەبێ مەترسی دۆزی کورد کۆیان دەکاتەوە مەسەلەن لەگەڵ سووریا چەندێ دوژمنن بەڵام پێم وایە زۆر بە ئاسانی تەنانەت کە باسی ئەدلبەکە ئەڵێ تۆ بۆ هێڕشی ئەدلبەکەی ئەوە تا سەیەکی سووریا لە ژێر دەستی کوردەکانە بۆ ناچی بۆ ئەوێ یعنی هانی ڕژێمی ئەسە دەدا لەگەڵ عێراقا هەموو کاتێک ئامادەیە ئەگەر بتوانن فشار لەسەر هەرێمی کوردستان زیادکەن و ئەوانە کێشەیان بۆ دروستکەن ئەو دەتوانێت هاوپەیمانێک بێ لەگەڵ ئێرانە بە هەمان شێوە وەکو دەڵێم ئەو ناوچەیەی ڕۆژهەڵاتی نزیک بڵێن کە ئەو چوار دەوڵەتەی کە کوردستانیان دابش کردووە لەوێدا مەسەلەی کورد دۆزی کورد کۆیان دەکاتەوە بەداخەوە لەسەر زۆر پرسی لە زۆر شتا کە ناکۆکن بەڵام لەوێدا دەتوانن ئەگەر پێکەوە قسەشیان نەبێ گفتوگۆشیان نەبێ دەتوانن خاوەن هامان هەڵوێستن. دکتۆر بەڕای تۆ جارێکی کە تورکیا دەتوانێت ئەو متمانەیە لەگەڵ ئەمریکادا بەدەست بێنێتەوە یان لەگە جیهانی ڕۆژاوا بەگشتی و ئەمریکا بە تایبەتی ینی لێرە لە واشنتۆن زۆر ئاماژە بەوە دەکرێت تەنها دۆستێک کە بۆ ڕەجەب تایب ئەردۆغان مابێتەوە لە واشنتۆنە تەنها سەرۆک ترامپە. پێم وایە متمانە دروست نابێتەوە و پێم وانە ناوەندەکانی لێکۆڵینەوە و میدیای ئەمریکی ئاگاداری ئەو هەستی دژ بە ئەمریکایە لە تورکیا نەبن و نەزانن هاوپەیمانێک کە زیاتر لە 6 ساڵ هاوپەیمانی ئەمریکا بووە بەڵام لە وڵاتەکەیە بەو شێوەیە خەڵک هاندراوە وای لێکراوە کە ئەوەندە ڕقی لە ئەمریکا بێ و لە بیرمان نەچێت لەم 20 ساڵەی دواییدا لە کۆمەڵێک وەکو دەڵێت چرکەی مێژوویدا
پرۆژەکانی تورکیا تەواو ناکۆک بووە لەگەڵ پرۆژەکانی ئەمریکایە. ئەگەر بە بیری خۆمان بێنینەوە لە شەڕی عێراق و هەڵوێستی تورکیا لە مەسلەی داعشدا و هەڵوێستی تورکیا پشتگیریکردن لە ئەو هێزە ئیسلامیە توندڕەوانە کە مەترسیەکی گەورن بۆ ئەمریکا و بۆ ڕۆژئاوا. بەڵام ئەوەندەی بەرژەوەندەکان هەڵبەتە گرنگن و کۆیان دەکاتەوە ئەوەندە متمانە گرنگ نییە، بە تایبەتی لەم سەردەمەیە ئەگەر جاران زۆر سیاست لە ژێرەوە دەکراوە لەسەرەوە باسی شتی تر دەکرا، بەڵام ئێستا زۆر بەکراوەیی دەکرێت. مثلەن سەرۆکی ئەمریکا ڕۆژانە زۆر بەکراوی بەبێ هیچ پەردەیەک و شتەکانی خۆی دەڵێت و گوێ بە کەسیش نادا، دەڵێ من ئەوە دەکەم دەبێ پارەم بدەنێ، دەتان پارێزم دەبێ پارەم بدەنێ. ئەوە نییە وەکو جاران باس لە هاوپەیمانی بڵێن هاوپەیمانی استراتیژی بکرێتەوە لە بینی ئەم وڵاتانەیە و لە بینی ئەوەی کە ئەمانە بەرژەوەندی و ئایدیۆلۆژیەکی تایبەتی و بڵێن جیهانی دیموکراسی و بەهاکانی دیموکراسی پێکیان دەبەسێتەوە. ئێستا وای لێ هاتووە و ئەم پەپولیزمە لە وڵاتانی ئەوروپاشە بە تایبەتی لەم سەردەمی کۆرۆنایە زۆر دەرکەوت کە هەر وڵاتێک هەوڵیدا بەڕاستی ئەوەی پێی دەکرێت بۆ وڵاتەکەی خۆی بیکان، نەک لەسەر ئاستی یەکێتی ئەوروپا. یعنی پێم وایە لە دوای ئەم قەیرانی کۆرۆنایە ڕەنگ بێ کۆمەڵێک کێشە و ناکۆکی لە بین وڵاتانی ئەوروپا بێتە کایە و ماوەیەکی زۆر گفتوگۆی زۆری لەسەر بکرێت. دکتۆر من دەگەڕێمەوە بۆ وڵاتدا جارێکی کەش بڕێک باز لە قەیرانە ناوخۆییەکانی تورکیا بکەین. ئەڵبەتە یەکێک لەو سیاسەتانەی کە ڕەجەب تەیب ئەردۆغان یاخۆ حکوومەتی تورکیا بەکاری دێنێت وەکو سەرکوتکردن لە ناو وڵاتەکەدا لادانی ئەو شارەوانانەیە کە بە پێی سیاست و خواستی ئاکپارتی ناجۆڵێنەوە. ئەیوب دەمیر پەیامنێری دەنگی ئەمریکا راپۆرتێکی بۆ ئامادەکردوین سەبارەت بە هەڵوێستی پارتی گەلی کۆماری واتە CHP. Seçimle gelen belediye başkanlarının ancak seçim... Serokê Partiya Gel a Komarê CHP Kemal Kılıçdaroğlu dibin 16 xalan da pêşniyarên çareseriyê ragihand. Di nav van xalan da Kılıçdaroğlu li ser aboriya Tirkiyê, demokrasî, dad, mafê mirovan, bendava hilbijardinê û qayûman stekinî. Kılıçdaroğlu rewşa Tirkiye di warê aboriyê da jî nîrxand. Got, li Tirkiye kriz boriye ana vegeriyaya aloziyê. Rojên çûyî li ser 5 şaredarên Partiya Demokratîk ya Gelan HDP qayûm hatibû pîşandin. Kılıçdaroğlu li ser vî jî sekinê û pêşniyarê xwe wiha diyar kir. Seçimle gelen... Şaredarên ku hilbijartinê hatine pêwîst e ku bi hilbijartinê biçin. Li vê derê carek din dibêjin pêdivî ye ku hatin çûyîna şaredaran dibin evlehî dabe. Heke em behsa demokrasiyê dikin, demokrasî dibêje şaredarên ku bi demokrasî hatine divêt ku bi demokrasî biçin. Serokê CHP Kılıçdaroğlu di pêşniyarên çareseriyê da tîrên rexnê xwe jî dirê jî ser desthilatiyê kir. هەرو سیاسەتە ناوخۆیانەی ئاکەپەیە کە وەهای کردووە وەکو پێشتریش لەم بەرنامەیەدا ئاماژەی پێکرا گەلێک لە سەرکردە سیاسیەکانی ئاکەپە جیا ببنەوە و لایەنی نوێ ڕابگەیەنن و خۆیان ئامادە بکەن بۆ هەڵبژاردن لە تورکیادا. وەک لایەنێکی سیاسی ئێمە ئەو شێوازی سیاسەتە ڕەت دەکەینەوە کە لەسەر بنچینەی پەرستنی سەرکردە و کەسە نەرێنیەکانی تر بێت. تورکیا هەرگیز نابێتە خاوەن ئایندێکی گەشەکردووی دیموکراسیانە ئەگەر دەستورێکی دیموکراسیانەی نەبێت. ئەلبەتە ژمارەیە هۆکار هەن کە وەهایان کردووە ئەم لایەنە سیاسیانە دروست ببن وەکو یەکێک لە دامەزرێنەرانی پارتی ئایندەی ئەحمەد داودۆغڵو ئاماژەی پێدەکات. تورکیا پێویستیەکی زۆری بە دموکراسی هەیە. پێویستە دڵنیا بین لەوەی یاسا سەروەرە. هەر بۆیەشە ئەم لایەنەمان دامەزراندووە و ناویشمان ناوە پارتی ئایندە و دروشمەکەشمان گەڵایەکی سادەی درەختێکە چونکە دەمانەوێت ئایندەمان ئایندەیەکی شادمان بێت. دکتۆر جەبار بەڕای جەنابە پارتی گەلی کۆماری یا CHP لە کاتێکا کە هەڵوێستی پشتیوانی بۆ هەدەپە دەردەبڕێ ئایا ئەکرێ ئێمە وەکو هەڵوێستێکی سیاسی جێگیر لە تورکیادا سەیر بکرێ؟
ئەوەندەی من ئاگادارم بەڕاستی پارتی گەلی کۆماری و هەموو پارتەکان لە تورکیا زۆر بە مەترسیەوە لە هەدەپە نزیک دەبنەوە چونکو کێشەیەکی زۆر گەورەیان بۆ دروست بووە کە لە نێو بیرۆڕای گشتی تورکیا بە تایبەتی هەدەپە وەکو باڵێکی یا باڵی سیاسی یا ڕوویەکی بڵێن بزوتنەوەی کوردی دەبینرێ بە تایبەتی پارتی کرێکارانی کوردستان دەبینرێ و لەم بارەیەوە هەموو پارتێکی سیاسی لە تورکیا زۆر بە مەترسیەوە کە باس لە هەدەپە دەکا و باس تەنانەت لەو زۆرداری و ستەمانەی کە لێی دەکرێت زۆر بە شەرمەوە باسی لێ دەکەن نەکەوە توندڕەوە ناسیۆنالیستە توندڕەوە تورکەکان ڕخنەیان لێ بگرن و ئەوانە بەلایەنگری پێکەکە وەکو خۆیان دەڵێن ئەوانەی کە دەیانەوێت تورکیا دابش بکەن لەبەرەوە من تاوەکو ئێستا هەڵوێستێکی زۆر ڕاشکاوانم لێیان نەبینیوە ڕاستە لە هەندێ مەقتەعا بۆ نمونە لە هەڵبژاردننی شارەوانی ئەستەمبوڵە توانیان پێکەوە کارێک بکەن بەڵام هیچ کاتێک نەگەیشتووەتە ئاستی ئەوەی کە تەنانەت جاهەپە کۆمەڵێت دەنگی دا بە هەدەپە بۆ ئەوەی هەدەپە لە دەرەوەی پەرلەمان نەمێنێ ئەمانە ڕاستە بەڵام تەنانەت ئەوەشی کە کرد زۆر بە شاراوەیی کردی هەموو خەڵک دەیزانی بەڵام ئەو بۆ خۆی دانی پێدانەنا و بە ڕاشکاوەی باسی لێوە نەکرد و ئەمە حەقیقەتێکە کە هەموو پارتێکی سیاسی لە تورکیا حسابی بۆ دەکات دکتۆر ئەو سیاسەتانەی کە حکوومەتەکەی ئەردۆگان بەرامبەر بە نەیارانی خۆی دەیگرێتە بەر هەمیشە لەسەر ئەو بنچینەیە بووە کە بە هاوپەیمانیکردن لەگە تێرۆریستانە بە یارمەتیدانی تێرۆریزم گوناهباری کردوون ئەمە هەر بەتەنها هەدەپە نییە یعنی لەوانەیە لە ئایندەدا زۆر کەسی تریش لە ناو تورکیادا بگرێتەوە کە هەر ئەسڵەن کوردیش نەبن بۆ نمونە ئەم ڕەوشە بەگشتی وەها لە سەرکردایەتی جاهەپە و هەروە سەرکردایەتی هەدەپە دەکا کە بکەونە بەردەم بیرکردنەوەیەکی نوێ بیرکردنەوەیەک بەوەی کە پێویستیان بەوەیە لەم قۆناغەدا هاوپەیمانیەتیەک پێک بێنن بۆی بتوانن بەرەنگاری ئەم سیاسەتانە ببنەوە وڵی پێم وایە هەدەپە لە دوو هاوپەیمانی زیاتر ناتوانێت دروستکە هاوپەیمانێکی ئەوەیە لەگەڵ ئەو هێزە کوردیانەی ترکە هەن لەوێ و لەم بوارەیە هەندێک دانیشتن و گفت و گۆشتی وایان کرد و باسییان لە جۆرێکی ئەوە کرد و ئەمەش دەمێنێتەوە لە ناوچەیەکی تایبەتیە دەتوانێت ڕۆڵ ببینێ لەسەر هەموو ئاستی تورکیا ناتوانێت ئەو ڕۆڵە گەورەیە ببینێ لایەنەکەی تری ئەوەیە هەندێک گروپی بچووکی چەپ و ئەمانەی تورکە کە بەڕاستی سنگێکی وایە لە ناو کۆمەلگای تورکیا نییە ئەمانە نزیکە بنەوە لە هەدەپە و دەتوانن پێکەوە و ئەزممویشیان هەیە چەندین جار ئەمەیان کردووە هەندێک جار ینی وەکو دەڵێ زۆریش کەوت لە سەریان بە تایبەتی هەندێک گروپ کە یا هەندێک بۆچوون و هەندێک گروپی کۆمەڵایەتی بە تایبەتی کە لە کۆمەلگای تورکیا هێشتا کۆمەلگای تورکی نەگەیشتۆتە ئەو ئاستە قبوڵیان بکە بەڵێ ئەگەر یارمەتیم بێ کاتم نەما بەڵام زۆر بە کورتی هەڵبژاردننی پێشوەخت لە تورکیادا لە بەرژەوەندی ئەردۆگانە یاننا زۆر بە کورتی نەخێر لە بەرژەوەندیانە باشترین بەڵگەش ئەوەیە ئەو هەوڵانەی کەوا خستویانە تەگەر بۆ ئەوەی گۆڕانکاری لە قانونی حیزبەکانە بکەن لە ڕێنمایەکانی هەڵبژاردنە بکەن لە پەیڕەوی نێوخۆی پەرلەمانە بکەن و ڕێگر بن لە پێش ئەوەی کە ئەم حیزبانە هەموویان پێکەوە دەرفەتێکی وا دروست بکەن کە داوای هەڵبژاردننی پێشۆخ بکەن بەڵام ئەگەر باری ئابووری باری سیاسی قەیرانەکانی لێکەوتەکانی ئەم قەیرانەی کۆرۆنایە زۆر قوڵ و دوورمەودا بن ئەوە ئەو کاتە ڕنگ بێ مەسەلەی هەڵبژاردننی پێشوەخت بێتە ئەژێندا و ڕۆژەی تورکیاوە دکتۆر جەبار زۆر سوپاست دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی ئەمڕۆی چاوی واشنتۆن سوپاس و پێزانینم زۆر سوپاس بۆ ڕێست
هەڵبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە هەتا ئێستا لەگەڵماندا ماونەتەوە تا هەفتەی ئایندە و بەرنمەیەکی نوێی چاوی واشنتۆن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە و هەروەها هی خۆشم بەڵێن ساڵح بەسەر بفەرمونون هەر لە خۆشیە جەت.